قەزای ئاکرێ بە بەروبوومی هەنجیر و سماق و برنج و چەندین بەروبوومی دیکە بەناوبانگە و ساڵانەش لە وەرزە جیاجیەکاندا بەروبوومەکانیان بۆ چەندین ناوچە دەنێرن. هەنجیری دەڤەری ئاکرێ بە تام و بۆن و شێوەی لەگەڵ هەنجیری شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق جیاوازە. هەر ئەمەژوای کردووە دانیشتوانی عێراق و گەشتیارانی بیانی هەنجیری ئاکرێ لەگەڵ خۆیاندا ببەنەوە. شارەدەی بجیل سەر بە قەزای ئاکرێ بەشی زۆری دارهەنجیرەکانی لە جۆری ئەحیابەگە کە یەکێکە لە جۆرە هەرە بەناوبانگەکانی هەنجیر و تاموبۆنێکی تایبەتی هەیە و لە شێوەشدا بە هۆی تەنکی پەلکەکەیەوە لە جۆرەکانی دیکەی جیا دەکرێتەوە. خاوەنی باخێکی هەنجیر دەڵێت ئەمساڵ وشکە ساڵی لە سەدا هەفتەی کاریگەری لە سەر بەرهەمی هەنجیر هەبووە. لەگەڵ ئەوەشدا لە هەولێر و دهۆک و ئاکرێ خەڵکی داوای هەنجیرمان لێ دەکەن. خۆی هەفسارە یعنی گەلێکی باش نییە. هشکە ساریە لە کوپار زۆری باش و پێرار زۆری باش بوو بەس هەفسارە هەباشیشە بەس وشی پار نییە. والله تقریبا سەتێ هەفتێ بەێ ئارێ وەڵا لا بێزگە لە هەولێر و لە دەری کوردستان داوا دەکەی خەڵک وەرعان جارا دی تقریبا بەری نابیتە مانگە کابراک هات گوتی دەچمەوە سوید دەبەم هەنجیری جوان بەس بەیانی تەبیلۆم لێ بکەیەوە تێک ناچی هەکە سەروبەر لێ بکەوە تێک ناچی بەس هەنجیری هەکە تو سەروبەر لێ نەکەوە لێکردناوەی شەرتە ئەمە تقریبا 5 کەسین 4 کەسین قورآن ڕۆژانە نیە 2 ڕۆژە جارێکی 3 ڕۆژە جارێکی والله هەنووکە پیچەکەم بووە لە کوبەری نوکە باش بوو تقریبا 6 کیلۆ 7 کیلۆ 8 کیلۆ. ساڵانە لە دەڤەری ئاکرێ زیاتر لە 300 تۆن هەنجیر بەرهەم دەهێنرێت و زیاتر لە 5 جۆر هەنجیریشی هەیە. لەوانە ئەحیابەگ و بێناتی و هەنجیرە ڕەش و تەفسک زەرد و ڕەش، هەروەها هەنجیرە دێم و هەنجیرە پاییز و سوورخاڵ. هەروەها باخەوانانی ئاکرێ ساڵانە دەیان تۆن هەنجیر وشک دەکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیان لە شەوچەری وەرزی زستاندا سفرەکانیان پێ بڕازێننەوە. هەوسارە نەهی هەیڤە حەب مەریکردنەوە لێرە بجیلێ ینی بەس ئەحیابەجی مەشهورە باشترین جۆری هەنجیری کامەیە ئەحیابەکە لە بجیلێ نەجاحەتی زۆرتینی لە بجیلێ بەس ئەحیابەگە ئەحیابەت لەگەڵ نەوعەکانی کو جودا دەکرێتەوە وەڵا دیارە فەرقەکەی چییە؟ فەرقەکەی ڕەنگە و جوانیاوەیە و تاماوەیە و همه تشتوي فرق همه تشت خود داراويش فرقه او هنزيله زياده بنينا تشين والله لهوليريتين لدهوكتين لآكري لهموجيا. هەنجیر میوەیەکی پڕچێژی وەرزی هاوینە و پڕکانزایە بە تەڕی و بە وشکی دەخورێت و لە خێزانی تووەکانە. ئەو میوەیە وەکو میوەکانی دیکە نییە لە ڕووی خواردنەوە تا بە تەواوی پێنەگات ناخورێت. خوای گەورە سوورەتێکی بە ناوی هەنجیر دابەزاندووە. سوێند خواردنی خودای گەورە بە میوەیە گرنگیدانە بە سوودەکانی ئەو میوەیە.